مامۆستا هێلین تازە کە ئەو منداڵە کە یاریەکانی وا لێ کرد سەیرم کردی و پێکەنینم پێهات دڵم خۆش بوو بۆ ویستم پرسیاری ئەوت لێ بکەم کە هەر بەگشتی منداڵان لە یاریکردن چێژوەردەگرن یان تەنیا چێژوەرگرتن لە شاشە و مۆبایلێ لەلای ئەوان. چێژوەرگرتن ئەوەندەی لە شتەیە کە منداڵ کەرەستەیە لە بەردەستێتی ئەوەندە لە شاشە نییە لەبەرچی لەبەری منداڵ لە ڕێگەی هەستکردنەوە فێر دەبێ ئەنی ئەو هەستکردانی کە بەکاری دەهێنێ دەست لێدانە بینینە بۆمکردنە تامکردنە ئەو شتانە هەموو وەردەگرێ و مشکی پڕ زانیاری دەبێت دوو ئەوەندە چێژی زیاتر وەردەگرێ بەڵام ئەلکترۆنیەکە چییە؟ وەکو دەزانی وەکو کۆمپیوتەری لێدێ ئەو منداڵە ئەوەی وەری دەگرێت بۆ شێوازە دەیداتەوە ئەنە من زۆر کەیسم بینیوە لایانی درکپێکردنیان زۆر کێشەی هەیە بەس ئەو معلوماتەی کە لە شاشە وەری دەگرێت ڕێک وەکو خۆی دەیداتەوە ناتوانێت ئەین توانای بیرکردنەوە و شیکردنەوەی شتەکانی نییە. ڕاست دەست خۆش مامۆستا غازی دەتوانم بپرسم بڵێم تەمەنی ئەو کەسانەی کە توش دەبن لە چ تەمەنێکەوە دەست پێ دەکا و ئایا ئەو پرسیارە دروستە کە بۆ شێوازە بیکەم ئایا تووشی ئەو حاڵەتە دەبن یان لە زگماکەوە شتە بوونی؟ بەس پرسیارێکی جوانەدا بە باس لەوەی کرد کە ئۆتیزم چیە؟ من دەتوانین بڵین ئۆتیزم شڵەژانێکە کە بەرۆشی بەشێک لە منداڵەکانی گرتووە کە بە تایبەتی لە یەک ساڵی هەل وەڵامی ئەو پرسیارێکە تازە کرد لە یەک ساڵی تا سێ ساڵی تووشی ئەو منداڵانە دەبن بەخۆی زیاتر نیشانەکە لەو سێ ساڵیەوە بەدیار دەکەوێتن زۆر زەرداکە بە دەما مثال لە 5 ساڵی و 4 ساڵی منداڵەکەم بوو بە ئۆتیزم بووە تاوەکو ئێستا حلم نەیگوتووە لە 5 ساڵی 6 ساڵی منداڵەکە دەبێت بە ئۆتیزم کەسێک هات گوتمام مثلا لە 8 ساڵی توش بووە ئایا هۆکارەکەی لەوەیە بەرکەوتی حادثەی ڕووداوێک بێتنەوە منداڵە مێشی لە قایە و شڵەژایە زۆر جاران دەبین منداڵەکە لە سەدمەیەک هەندێک نیشانەی لێ پەیدا دەبێت داکوباوکەوەی زانی ئەوە ئۆتیزمە کەواتە لە ساڵی تاوەکو سێ ساڵی کاتێکی گونجاو باشە لە بۆ خێزانێکی واعی و هۆشیار لە بۆ دکتۆرێکی زیرە کە بتوانێت 100% ئامانجی خۆی بپێکی لە تەشخیصکردنی حاڵەتەکەدا کە نیشانەکانیشی لە سێ لایانی سەرەکیەوە بەرەوشی منداڵەکە دەگریتن پەیوەندی کۆمەڵایەتیەکانە لایانی زمانەوانی و لایانی ڕەفتاریەکاندا زۆر جاران دەبینیش ئەو سێ نیشانەش لە منداڵەکەی بەڵام لە 5 و 6 و 7 و 8 ئەو منداڵە نیشانانە نامینێتن کەواتە ئەگەر بمانەوێتن بەڕوونی بە جوانی ئۆتیزمێکی تەواو دەستنیشان بکەین دەبی بەلایانی کەم 12 نیشانە بەگرە زیاتریشی تێدا هەبیتن بۆ مانگ 6 مانگ تا 7 مانگ و 8 مانگ لەگەڵ ئەو منداڵە بە بەردەوام هەبیتن چەند دکتۆرێک و سپۆڕێکی دەرونی و ڕاهێنەر و کەسانی بە ئەزمون تەشخیصی بکەن نەک تەنها لەو کوردستانی خۆمان بەداخەوە لەگەڵ ڕێزم هەندێک دکتۆر هەیە منداڵەکە دایک و باوکە دەباتە لایەن بە 5 دقەی بەس دیتنەی دەڵێت ئۆتیزمە دەڵێت ئۆتیزمە بەداخەوە یعنی ئەوە ناوێک لە منداڵەکە دەبێت تاوەکو لە ژیانی مایە هەر ئۆتیزمەکە وەکو نازناوە بۆ منداڵە لە کارێک بەڕاستی مامۆستا ئێستا کێشەی یعنی دەستنیشانکردنمان زۆرە ئەین چەندەکە کەیس هەیە بە هەڵە دەستنیشان دەکرێت یا ئەوەتە منداڵەکە چەند نیشانەیەکی هەیە یەڵ ئەو منداڵە ئۆتیزمە یعنی تەنانەت لە قوتابخانەکانیش لە هەموو شوێنێک چەند نیشانەکە یەکسەر یعنی خەڵکەکە بەو شێوازە ئێستا وەری گرتیا پێشتر خەڵک ئەوەندە شارەزایی نەبوو ئەوەندە هۆشیاری نەبوو لەسەر ئۆتیزم ئێستا هۆشیاری هەیە بەڵام تۆزێک بە هەڵەیە شتەکە هەموو شتەکان ڕێک دەخەنەوە قاڵبی ئۆتیزم ئەمە چەندەها کێشەمان هەیە کێشەی دەرونیمان هەیە ئەمە منداڵکە تووشی دەبی لەوانەیە چەند نیشانەیەکی بۆ زیاد بکاتن کۆمەڵک ڕەفتاری توش ببێ یەکسەر ناوی لێ دەنێن ئۆتیزم